دوباره سڵاتان لەبێت لە تەوریەکەمی پرۆگرامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین. بێگومان خانمان یەکێکن لەو تۆژەی کۆمەلگا کە کاریگەریکی گەورەیان هەیە لەسەر کۆمەلگا، هەل لە پەروەردەکردنی خێزانە و پەروەردەکردنی منداڵەکانیان و ئاراستەکردنی خێزانەکە کاریگەریەکی زۆریان هەیە لەوەی کە کۆمەلگا بەرەو چ ئاقارێک بەر. جا بۆ ئەوەی کە کۆمەلگایەکی تەندروست، کۆمەلگایە کە بەپێی ڕێنمایەکانی ئاینی پیرۆزی ئیسلام پەروەردە بکرێت و هەروەها بخرێتە خزمەت تاکەکانی ئەوە پێویستە خانمان و هەروە ئافرەتان خۆیان لە زانستە شەرعیەکاندا دەوڵەمەند بکەن و هەروەها فێری زانستە شەرعیەکان بن و تایدا قوڵ بوونەوە، چونکە کاریگەری لەسەر پەروەردەکردنی تاک و هەروە پەروەردەکردنی منداڵەکانیان هەیە، وەروە کاریگەری لەسەر بەرەو پێشبردننی خۆشی هەیە و زۆر پێویستە کە لە کۆمەلگای ئێمەدا کە کۆمەلگایەکی مسلمانین و بانخوازی ئافرەتمان زۆر بێ بۆ ئەوەی کە بتواندرێت خانمان ڕێنمایی بکات وەروە ڕێنمونی بکەن بۆ سەر ئاینی پیرۆزی ئیسلام و هەروە تێگەیشتن لە زانستە شەرعیەکان. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەهار محەممەد بانخواز کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر بەخێر مامۆستا بەهار بالەوە دەست بکەین بزانم ئایا گرنگی زانستە شەرعیەکان و هەروە تێگەیشتن و فێربوونی زانستە شەرعیەکان لەلایەن خانمان و ئافرەتانەوە بۆچی گرنگە و چ پێویستیەکە؟ سەرەتا سواز بۆ میوانداری جەنابتان. بەڕاستی زانست هەموو زانستەکان پێویستە خەڵک ینی چۆنەڵی بەرچاوڕۆشن بێت لە هەموو زانستەکانە بە تایبەتی ئێمە لێرە باسی زانستی شەرعیەکەین. زانستی شەرعی واجبە لەسەر هەموو تاکێکی مسلمان فێری بێت، تەنها بۆ خانم نییە، تەنها بۆ پیاو نییە. بەڵام ئێمە لێرە باسی چین و توێژێکەکەین لە کۆمەلگا کە پیانەوترێ ئافرەت و خانم. زانستی شەرعی نەک هەر ئەرکێکی ئاینیە بەڵکو بناغەیەکە بۆ دروستبوونی کۆمەلگایەکی تەندروست، بە تایبەتی ئەم کۆمەلگایە کە زۆربەی ینی بڵین بۆ نمونە قورسایی لەسەر شانی ئافرەتان و خانمانە، چکە دوجار ئێمەی ئافرەت نیوەی کۆمەلگاین، پەروەردەکاریشین بۆ نیوەکەی تری لەناو کۆمەلگا و ناو ماڵە. لەبەرەوە ئێمە زیاتر زەڕورەکە لە زانستە شەرعیەکان بزانین بۆ ئەوەی کۆمەلگایەکی تەندروست پێشکەش بە کۆمەلگا بکەین. مامۆستا بەهار ئەگەر خانبێک بێ دەستکا بە خوێندنی زانستە شەرعیەکان چۆن دەست پێ بکە؟ ڕێنماییتان چیە؟ لە چیوانێک گرنگە دەست پێ بکە؟ بەڵێ وەڵی پێش دەستپێکردنی هەموو کارێکە بێ هەموو کەسێک کە کارێکەکەی یەکەم نیەتەکەت لەبەر خاتری خۆی پەروەردگار بێ، بۆی خۆی پەروەردگاری هاندەرت بێ یارمەتی بە دوێ بێ عەزمت هەبێ لەسەر ئەوشی کە ئیکەی ماندوو نەبی لەگەڵیان، لاواچێ کۆمەڵێ گرفت و ناڕەحەتی بێتە پێش، لاواچێ وەسائیل نەبێت، یعنی بڵێن ئەو زانستە بە باشی بگاتە دەستێ، ڕێگر هەبێ لەلایەن ماڵەوە لەلایەن کۆمەلگاوە تۆ ئەبێ هەوڵ نەدەی کازانی ئەم زانستە بە تایبەتی زانستی شەرعی زانستێکی ضرورە بۆ تەواوی مرۆڤایەتی بۆ خانمان. ئەبێ بڵێن بۆ نمونە عەزمێکی وا بە قوتت هەبێ کە هیچ شتێ ساردی نەکاتەوە. دەست پێکردنی زانستی شەرعیش تەسەوڕەکەم لە یەک خاڵان نییە، بڵێ تەنها بڵێن ئێمەی خانمان بچین تەنها قورئان بخوێنین ئیتر ئەوە کۆتایی بێ، یاخود تەفسیرێکی قورئان بخوێنینەوە کۆتایی بێ. نەخێر، ئەم زانستە شەرعیە هەمووی ڕەبچێ بێکەوە. چۆن قورئان خوێندن ضرورە، ئەبێ ئەوەندەش بزانی کە ئەم قورئانە باس لە عەقیدەکە، ئەبێ زانستی عەقیدەی بزانی. چۆن ئەبێ بزانی کە باز لە فەرمودەکانی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەل سەبارەت بە زانستی فەرموو بە ئافرەت، بە منداڵ، بە پیاو، بە هەموو کۆمەلگا. لەبەرەوە یعنی هەمووی وەکو بازنێک وایە بە دەوریەکە تەنها نابێت لە خاڵەکە کورتیکەینەوە بڵێن ئەبێ لەو خاڵە ئێمە شارەزایمان هەبێ و کاتە بە گۆش بین بە سەرجەموانەکان وەگەر سوود من بین وانەکان. بەڵێ زۆر باشە مامۆستا بەهار، ئایا کاتێک کە خانمێک زانستە شەرعیەکان دەخوێنێت و لێتی ئەگات چۆن ڕنگدانەوەی دەبێت لە ژیانیدا؟ کاریگەری چۆن ئەبێت لەسەر ئەم خاتونە؟ حتما تۆ هەر کارێ بکەی، یعنی هەر زانستێک وەرگری ئەبێ بیبەخشی بۆ بەرامبەرەکە و ئەگەر هەر بەخشینێکی نەبێ هیچ سوودێکی نییە. تۆ ئەگەر بڵێن بۆ نمونە زانستی وەرئەگریت لەگەڵ بەرامبەرەکە تا گفتوگۆ ئاخافتنێکە بە شێوازێ نەبێ، یا بڵێن بۆ نمونە هەڵسوکەوتەکە بە شێوازێک نەبێ کە تۆ بەرامبەرەکە و سوودی لێ بینێ، کە تۆ بی بە نمونە بڵێن ئەوی بە نمونەوی بە قدوەیەکی دروست و چاک بۆ کۆمەلگا ئەڵێن فڵان کەس سێریکە لە بواری ڕاگەاندنە ئەخوێنێ بۆی ڕاگەیاند کارێکی زۆر سەرکەوتووە، فڵان کەس داعیە بانخوازێکە بۆیە پەروەردەکارێکی زۆر سەرکەوتووە. ئەبێ ئەو زانستە کە ئەخوێنی ڕنگدانەوەی هەبێ بۆ بەرامبەرەکە و ئەویش بەڕاستی بەوەیە کە ئەوەی کە ئەخوێنین بەداخەوە ئێمە زۆر جار هەر ئەخوێنین حتا لە ناوەندی زانکۆپەیمانگا و خوێندنەکانیشا بەس تەنها یا بۆ دەرچوونە بۆ فێربوونێکی کاتیە، بۆ ئەوە نییە کە ئێمە مارەسی بکەین لە ژیانمانە. زانستی شەرعیش هەروایە،
ئەگەر ئێمە بمانوێت لە زانکۆیەکی شەرعی بخوێنین یاخود لە ئەکادمیایەکی شەرعی بخوێنین ئەگەر تەنها بۆ بێ بڕوانامەیەک بەدەست بێنین هیچ سوودی نییە ئەبێ بۆ ئەوە بێ ئێمە گۆڕانکاریمان تیاڕۆبە بۆ ئەوەی ببین بە پێشەنگێکی چاک کۆمەڵێک کەسی کە چاو لە ئێمە بکەن هەوڵ بن بۆی ئەوانیش بێنە ئەو بوارە و لە زانستی شەرعیا بخوێنن. مامۆستا بەهار لە سەردەمی سۆشیال میدیادا ئێمە ئەو سەرچاوانی کە بەکاری هێنین بەداخەوە بۆ فێر زۆر جار ڕێڵێکی سێچرکەیەکە لە سۆشیال میدیا بڵاو بێتەوە بەڵام خۆتزانی زانست بم شێوازە وەرناگیرێ ئەبێ زۆر ئارامگربی. ئەگەر بمانەوێ بە دروستی ئێمە فێری زانستە شەرعیەکان پێویستە چی سەرچاوەیەک بەکاربێنین پێویستە تەنها کتێب بخوێنینەوە یان مامۆستایەک ئەوانانەمان پێ بڵێتەوە؟ وڵی هۆنیا خان خۆی عادەتەن شتی بڵین بۆ نمونە ڕوبەڕوو باشتر وەرەگیرێ وەک شتێکی بڵین ئۆنلاین بیانشتی ئەوانە شەر سوودی خۆی هەیە ئێمە بەڕاستی لە شەنیوانە کەم ناکەین بەڵام زۆر باشترە چونکە ئیسا من لە ئەسنای خوێندنی وانەیە کە مامۆسای بۆم شەرحەکە لاوچە کۆمەڵە پرسیارم بۆ دروست بێ ئەم کۆمەڵە پرسیارە بە مامۆسایکی ئۆنلاین ناتوانم بیکەم بەڵام ئەگەم لە کلاسێکا بم لە هۆڵێکا بم لە سیمینارێکا بم لە خولێکا بم ئەتوانم ڕوبەڕوو ئەو گومانانی کە هەمە سەبارەت لەم کۆمەڵگەیە کە سەبارەت بە زانستی شەرعی و بە ئاین و بە ئافرەت کردویانە بڵاویان کردێتەوە من ئەتوانم ئاوا ڕوبەڕوو لە مامۆستاکەمی داواکەم بەڵام وەڵامت چییە بۆ ئەم بابەتانە لەبەرەوە من ینی ئامۆژگاریم هەیە بۆ ئەم خاتونە بەڕێزانی جەنابتان و بۆ سەرجەم خاتونانی تر کەتا ئەتوانن ینی هەندێک لە کاتەکان تانبەن بە خوێندنی زانستی شەرعی سواز بۆ خۆی گەورە ئێستا فەزلێکی گەورە هەیە بەسەرمانەوە ئێمەی مسلمان کە زۆر بنکە و دەستگا و زۆر شوێن هەیە کە گرنگی تەواوی داوە بە خوێندنی زانستی شەرعی نمونەکە خۆم لە بڵێن نوری حیکمە مامۆستام و لێوانە ئەڵێمەوە ئەکادمیایان هەر بە تایبەتی بە ناوی زانستی شەرعیەوە کە 4 قۆناغە و هەر قۆناغی چەندوانەیەکی تیا خوێنرێ هەمووی مامۆسای پرۆفیشناڵ هەمووی مامۆسای دکتۆران هەیە وەکو خوێندنی زانکۆوە حتمما یعنی ئەمە کە تۆ زانستێکی شەرعی بابەتێکی فقهیە یا عەقیدەیە یا لوغەیە هەر بابەتێکی تری زانستی شەرعیە کە تۆ بە 7-8 مانگ لە کلاسێکا لەگەڵ دکتۆرێ لەگەڵ مامۆستایکی بەڕێز لەگەڵ بانخوازێکە ئەخوێنی کاریگەری زیاتر ئەبێ لەسەر تاقیکردنەوەی تایە بەڵێ ینی کۆمەڵشتی مەدانی تیا چارەکی تیا کۆمەڵشتی تیا کە ئێمە بڵێن بۆ نمونە تەنها باسی دەستگای نوری حیکماکەم کە چەند شوێنێکی کەشەیە ئێمە تەنها بەس بۆ ئیکتفا ناکەین کە ئەم تەلەبەیە زانستە شەرعیەکە بخوێنە و تاو ئەبێ خۆی بێتەوە بە مامۆستا ئەبێ خۆی بڵێن ئەو وادەیە کە تۆ لەم ماوەی ئەم 4 ساڵەیە چەند زانستێکی شەرعی خوێندووە حەزت لە چ بوارێکە هەر کەسە حەزی لە بوارێکە کاری تیا بکە حەزی لە بواری عەقیدەیە ئەبێ هەوڵ دەبیتەوە بە مامۆستای عەقیدە خزمەت کەیتەوە بە کۆمەڵگا چکە لە دوای جارە با بزانن هەچ کەسێک هەچ زانستێکی وەرگرت و نەیگەیاندەوە زانستەکە هیچ سوودێکی نابێ بەگەیاندن زانستەکە و زیاکە. باشە مامۆستا زانستە شەرعیەکان چۆن لە ئافرەت ئەکات لە ئەرک و مافەکانی خۆی تێبگات؟ ئەوە خاڵێکی زۆر جوانە پێشتریش لە بەرنامەیەکە لە کەناڵی پێیان باسم کردوتمە بێ ئافرەت ئەوەندە هۆشیار بێ بزانێت چ مافێکی هەیە بۆی بەرامبەرەکەی زەوتینەکە بڵێن بۆ نمونە ئێمە ئەزانین کە مافی مارەی و نەفەقەوە شتانە واجبێکە خۆی پەروەردگار دایناوەکە پیاوبیدا بە خێزانەکەی ئەمە وەکو دیارریەکە وەکو بەخشینێکە ینی ئەبێ ئەوەندە شارەزاوی ئەوەندە وریابی کە ئەمە بە خێر و سەدەقە و بە هینە وەرنەگری بڵێ وەڵای تر کابرا خێرم پێکە حاڵە نە ئەمە تۆ مافێکە خۆی گەورە پێیداوی لە ڕێ کەسێکەوە من زۆر جاروتو بە ئەگەر کەسێک هۆشیار بێ ئەگەر بڵین هاوسەرەکەی باوکی براکەی خوشکەکەی هەر کەسێک باسی مافێکی ئەمی کرد ئەبێ پێی بڵێ تۆ ینی منت مەکە بەسەرما تۆ خێر بە من ناکەی تۆ ئەمە مافێکە واجبێکە خۆی پەروەردگار بووی داناوی بەسیترین شت بژێوی ژیانە یعنی تۆ بژێوی ژیان خۆی گەورە دایناوە پیا و چێ کارکە کەسابەتکە نەفەقەی پێیاکە دەرخواردی ماڵ و منداڵەکەی بە ئەمە واجبێکە لەسەر شانی پیاو گەورەترین و باشترین پارەشەکە سەرفیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ باشترین پارەکە سەدەقە پیاو سەرفیەکە ئەوەیە کە بۆ ماڵ و مناڵەکەیەتی سەرفیەکە نەگەوەیەکە لە جیهاد و لە ڕێی خوای پەروەردگارە سەرفیەکە لەبەرەوە بێت تۆ بزانی ئەگەر خوا نەخواستە پیاوێک یاخود برایەک یاخود باوکێک زانستێکی کەمی هەبوو بە شێوازی مامەڵەی لەگەڵا کردی ئەبێت تۆ ئەوەندە هۆشیار بی بڵێ ئەمە مافێکە خوای گەورە بە منی داوە یعنی ئەمە تۆ پێویست ناکە منەتکەی بەسەر منە ئەمە مافێکە خۆی گەورە بە منی داوە ئەگەر مافەکانی خۆ بزانی لە هیچ شوێنەکە مافت ناخورێ بڵێن بۆ نمونە کەسێک نایە شتێکە تایبەتە بە تۆ کە خۆی پەروەردگار بۆ توی داناوە ئەو لێو زەوتکە. مامۆستا بەهار ئاستەنگەکانی بەردەم فێربوونی زانستە شەرعیەکان چین بە خانمان؟ وەڵی بە حکمی خانم هەتا عادەتەن تۆزێک کچیشە باشترە بەس بە حکمی دایکایەتی و خێزانداری و ئەمانە کۆمەڵی ئاستەنگێتە بەردەمێ بەس ئەم ئاستەنگانە نابێتە ڕێگریکی واش کە تۆ بڵێ لە سایاسە ناتوانم شتێ بکەم چونکە من چەنە خانم ئەناسم
کە سواز بەخوای گەورە نزیکی 20 ساڵ 30 ساڵ 35 ساڵ زیاترێکە لێش و کار و بانگەواز و داوایە خەریکە و خێزانێکی زۆر سەرکەوتون و چەندی مناڵی شوێنە یەک و دوانوسیان بەڵام ئەمە ئەکەوێتە سەر سەلیقەیە و لێهاتووی خانمەکە ئەبێ خانمەکە هاوسەنگیەک ڕابگرێ لە نێوان ئەو زانستە شەرعیانی کە لە دەرەوە ئەی خوێنەوە ئەو شتانی کە بۆی ئەچێتە دەرەوە پێی بە پێویست ێزانێ و لەگەڵ هاوسەنگی مافەکان و ئەرکەکانی ماڵەوەی ئەبێ بزانێت چونکە لە پێش ئەوەی کە بچێ بڵین بۆ نمونە کۆمەڵێ مافێربێ ئەبێ بزانێت کۆمەڵە ئەرکیشتی لەسەر شانە بەڕاستی تۆ بێ ئەرکی دایکایەتی بێ ئەرکی هاوسەرایەتی بێ ئەم ئەرکانە هەموو جێبەجێ بکە اینجا مافەکانی دەستکەوێت زیاتر تەسەوڕەکەم ڕێگری منداڵ و ئەها جاری وایە گرفت بۆ دروستە بێ نەکرد بۆ خوێندنی زانستی شەرعی حتا بۆ چوونە دەرەوەی فەرمانگە و قوتابخانە و شتەکانیش کە مامۆستا بنلی تۆزێ مناڵ و بەخێوکردنی منداڵۆمانە یا زۆر جار ئێمە لە ناو کردواری خۆمانە سواز بەخوای گەورەکە تا ئێستاش ئەو خەسڵتەمانتیا میوانداری و بوارە کۆمەڵاتەکان ئەمانە هەندێک جار ڕێگرن بەڵام ئەگەر دوجار تۆ تەنزیمی بکەی ئەتوانی بڵێن تۆ ڕۆژێک دوو ڕۆژ بە خۆیدا ئەنەی ئەتوانی هەلە ناو خێزان و بنەماڵەکەی خۆ تا بڵێ من شەمبان و دووشەممان سەرقاڵم ئیتر سەرجەم ڕۆژەکانی کە لە خزمەتانە ئەڕۆینە دەرەوە ئەچین بۆ سەیران یعنی یەن بۆ ماڵبام بچین بۆ ماڵسان ئەبانە ئەبێت تۆ خۆت سەلیقەیەکت هەبێ ڕێخستنێک هەبێ بۆی ڕێگریەکان کەم بکەیت مامسڵاری هەر بۆ بە شتێکی باو نازانم ئافرەت کاوسەرگیریەکە ئەوەی تر دابڕێ کە مناڵە بێ بە هەمان شێو دابڕێتەوە ینی بابەتەکە ئەوەیە زۆر جار بۆ ئافرەتانی کاوسەرگیریەکەن کە مناڵیانە بێ ڕەنگە بابەتەکان زیاتر پێویستیش بێ حتمما من پێ دەڵم یانیڵم کە بووی بە هەتا تاکی خۆتی ینی زۆر هەست بە و مافوەرکانە ناکەی پرسیارەتی نییە بەڵام کە تۆ بووی بە خێزانی کەسێک یاخود بووی بە دایکی منداڵێک ئەبێ بزانی تۆ ئەو منداڵە لەسەر شانت بەرپرسە تۆ دایکیت ئەبێ زیاتر زانستی شەرعی بخوێنی بۆ ئەوی بناڵێکی تەندروست پێشکەش بە کۆمەڵگا بکەیت وایە وانە تۆ دایکیت سبەینی منداڵەکە و گومانێکی بۆ دروستە بێ لە بواری عەقیدەیە لە بواری بڵین بۆ نمونە فقیە لە هەچ بوارێکی ترا بۆی دروستە بێت تو ئەگەر زانست و زانیاریەکەت پێ نەبێ و چەکێکت پێ نەبێ بەرگری خۆتی لێ بکەیت بڵێن بەرامبەر ئەو گومانانی کە بۆ دێت و بۆ مناڵەکە و دروست بووە چۆن تێگەێنی ئەگەر تۆ بە شێوازێکی دروستی نەگەێنی حتمما مناڵەکە بە شێوازێکی کە تێگا لەو پرسیارانێکی هەیەی مامۆستا لە سەردەمی ئەم ڕۆماندا زۆر کەس هەن کە دژی ئیسلام ئەوەستنەوە بەتایبەت لە نێواندا دژی خانمانی مسلمان ئەوەستنەوە زۆر هەوڵی بە لاڕێدابردنیان ئەبن چاتۆنێک پێویستە کە خانمان هۆشیار بن لەم بابەتە و زانستی شەرعی و سود لێ ببینن بۆ ئەوەی کە جوابی ئەم کەسانە بدەنەوە و مافی خۆیان بەرامبەر ئەم کەسانە بە جۆرێک لە جۆرەکان پیشان بدەن کە لە ئیسلامدا چۆنە وڵای حتمما لەن یاخان تۆ ئەگەر بزانیت ئەو کەسی کە زانست و زانیاریێکی تەواوی هەیە لە هەجبارەکە کەمترین هەڵاکە یعنی تووشی هەڵە نابێ بەرەنگاری ئەو گومانانە بێتەوە ئەو هێرشانە بێتەوە کە لێکرێ ئەو کەسانن لاوازن کە ینی زانینێکیانە نەزانن بەو زانستەی بەو مافانەی خۆی بۆیە ینی تووشی ئەو هێرشا بن و جاری وا هەیە خواپەنامان بە تووشی لاڕێی ئەبی یا تووشی هەڵەیەگە بێ پێویستە ئێمەی موسڵمان ئەبێ بزانین یەکەم خطابی خۆی پەروەردگار بۆ سەر بەندەکانی بخوێنە بۆ ئیقرا بووە کەواتە ئێمە لە هەموو کە زیاتر ضرورەکە ئافرەتی باڵاپۆش و مسلمان لە هەموو کە زیاتر ضرورەکە تۆ بڵێن بۆ نمونە زانستی شەرعی بخوێنی بۆ ئەوەی لە هەموو سات و کاتێکە لە هەموو مەحفەلێکی ژیانە لە هەموو بڵێن خاڵک کێتە بەردەمە ئەوەندە هۆشیاری پێ بێ بزانی ئەو کەسە کە قسە ئەکا بەرامبەرت ئایا بە دروستی ئەیکایە ئەوێت تۆ لە خشتە بەرێ ئەگەر زانیاری پێبێ دوای ئەو قسە ناڕەوە و نابەجیانی ئەو ناکەوی کە پێت ئەڵێ یەکسەر لە شوێنێکا ڕای ئەگری ئەڵێ قسانە دروست نییە و ئەوە هەڵەیە و ئەمە ڕاستەکەیتی بەڵام ئەگەر نەزانبی زۆر جار هەمومان گومانێ شەکێ شتێکمان بۆ دروستە بێ لە حاڵەتێکاڵین کێ ناڵێ ڕاز ناکە وانە ینی کێ ناڵێ ڕاز ناکە ئەمە ئەوەیە کە ئێمە زانستێکی تەواومانیە بەرامبەر ئەو بوارە بۆیەوە ئاڵێن ئەگەر زانستێکی تەواوبان پێبێ بەرەنگاری هەموو ئەو گومان و فشارانە ئەبینەوە کە بەداخەو کەیسا لە زۆربەی کات لەسەر ئافرەتانە بەس سوپاس بۆ خوای گەورە من وەکو باسم کرد عرضی جەنابتانم کرد من کە لە نووری حیکمەت تەسەوڕەکەم سێرەکەم یعنی ئەوەندەی جێ خۆشحاڵیە زۆر کە خانبانێکی زۆرۆک و ئێوە کە ڕۆژانەیەن ئەیانێ ئەو زانستانە فێر بن یعنی ئافرەتی کوردی ئێستا زۆر هۆشیارە گەنجی ئێستا زۆر هۆشیارە ئەزانێ کە پێویستی پێێتی ئەزانێ کە چۆن پێویست بە خۆراکەوە بە پۆشاکەوە بە هەموو کۆمەڵ شتێکی کەیە پێویستە بەو زانستە شەرعیانەیە بیخوێنی ئەلحەمدولیلا ئێستا ئەیبینم خەڵکێکی زۆر ئیسیجابەیان زیاترە تەسەوڕەکەی خەڵکێک کە ئێمە باسی سەرقاڵیەکەین چەندها کەس بینم یعنی بواری پزیشکیە کارەکە یعنی ئەوەی تر کە بوارێکە کە لە ئێستا لە کۆمەلگای ئێمەیە کە زۆر مەشغوڵن کە ها بڵین بۆ نمونە سەرقاڵن بەخوایان و ماڵ منداڵەوە
کەچی هاتۆ کاتێکی خۆی تەرخان کردو بە زانستە شەرعیەکان ئەڵێ ئیتر ئەگەر لە بەرزترین پلەی خوێندنی زانستی هەبم پێویستم بە زانستی شەرعی هەیە چکە ئەوە ژیانم بۆ تەکمیلە ناکە. باشە مامۆستا بەهار ئێمە کچ لە ئێستادا و لە سەردەمی نوێدا بەهۆی خوێندنەوە زۆر جار دابڕە لە زانستە شەرعیەکان و ئەو کاتشی کە هێتی لە هاوینە زۆر جار بۆ فێربوونی زمانێک بۆ جۆرێکی تر لە زانستەکان هەوڵ ئەدا تا چنێک گرنگە لەگەڵ لە پاڵ ئەوەی کە ئەخوێنێ لە پاڵ ئەوەی کە هەوڵ بۆ فێربوونی زمان فێری لێ هاتوویەک ئەدا ئەوە لە بواری زانستە شەرعیەکەشە ئێمە فرابۆشی نەکەین ئەگەر بنکەیەک شوێنێک هەبوو هەوڵ بێن کچەکەمانی لێ فێر بکەین بە تایبەتی گۆشی بکەین لەگەڵ زانستە شەرعیەکاندا. وەڵا هۆناگیان پێشتر ئەرز جەنابتانم کرد هەرچی شتێک بە زەڕور بزانی لە ژیانی خۆتا کاتی بۆ دۆزیتەوە یعنی جاری وایە ئێمە زۆر بێکار خلاچ مناڵەکە هەست بۆ نەکا بەڵام دایک و باوک ڕەنگە خەمی ئەو بخوا لە مناڵە زۆر ینی مەبەستم دایکەکە باوکەکە یعنی ئەبێ کاتی بۆ بدۆزێتەوە ڕاستە دایک و باوکی وا هەیە ئەڵێ وەڵای تر ئەگەر بچێ بۆ قورئان خوێندنەکە یا بچێ بۆ فێربوونی زانستێکی شەرعی لە مەکتەبەکەی دواکەوێت بەس بەعکسەوە من ئێمە تەلەبەمان هەیە لە قۆناغەکانی 12 ئامادەیی وتوێتی بە زمانی خۆی توێتی وەڵاهی من ئەم زانستە شەرعیە زۆر هاندەرم بۆی مێشکم فراوان بێ زۆر هاندەرم بۆ ئەوی بتوانم پلەیەکی بەرز بێنم یعنی ڕێگری لێ نەکردوم سێرم کردوانی قوتابی هەبوو پار و پێرە لاوچی بیسبێتان قوتابی سەکەوتەکان وتوێتی بەیانیان کاڵەسم قوتابی دەستگای نووری حکمە بۆ توێتی بەیانیان کاڵەسم جارە سەعات یەکەم بەس تەنها قورئانە خوێنم نەیتوە ئەچم بڵێ مراجعەی دەرسەکان مەکەمەوە ئەمانە دوتی هەستەکەم کە ئەوە بەرەکەتێکە کاتە ئیش و کارەکانمەوە دڵنیا بن کات زۆرە بۆ مناڵ و گەنج بن زۆر جار بە مناڵەکانی خۆمان ئەڵێم بڕۆڵە کات زۆرە ئێستا ئێوەکو دینە بۆ یەکوان یعنی ئەتوانی ینی چەند سەعاتێک هەڵسوڕی ینی تۆ تاقەیەکی زۆرت پێ سێری کە تۆ مناڵەکەت هەر لە ماڵەوە ماشەڵڵا وەستانی نییە جوڵێکی زۆری هەیە واللهی ئەگەر نەشی نێری بۆ زانستێکی شەرعی یاخود بۆ دەرسێکی قورئان سێرەکەی لە ماڵ و کۆمەڵە کاتی فەراغی هەیە یا سێری درامایەکەکە یا لەسەر موبایلەکەیەتی یا هەر خەوتووە ئەمە زۆر جار بە کۆمەڵێکش ئەڵێم کە یعنی تۆ نایی بەیانیانێک لە نووری حکمەیە لە هەر دەستگایەکی تر زانستێکی شەرعی بخوێنی زۆر جار بە سەعوت پێکەن و پێڵم بەخوا خەوتووی ئەگەر ئێستا نایی تا 12 یۆرۆ هەڵاسی وایە وانە یا ئەگەر هەڵی سیگریمان چیەکەی موبایلێکت بەدەستەوەیە و خۆت بە کۆمەڵیشتەوە ئەگەر بە سوودیش بێ هەر بەقەدەر ئەوەندە بە سوود نییە کە تۆ زانستێکی شەرعی تیا بخوێنیت و خۆت فێرکەی اینجا مناڵ بەڕاستی زۆر چین و توێژێکی زۆر گرنگە یعنی بێ دایکان و باوکان بزانن ئەم منداڵە ئەگەر لە منداڵیە پەروەردەیەکی نوتفەیەکی پاک لە جسمیە بڕوێنی بە سەراحەت یعنی ئێڵم هیچ مناڵێک لە مناڵی و پەروەردەیەکی چاک و تەندروست بوو بێ لە کۆتاییە مەگەر چۆنها لای نەداوە لەو ڕێگایە ئەگەر ماوەیەکیش بە بۆنی حەزێکەوە هەرزەکاریەکەوە لە شتێکەکەم بێتەوە لە نوێژێ لە چکێ لە عیبادەتێ لە کۆتا سەرنجام چۆتەوە شوێنی خۆی یعنی چۆتەوە سەر ئەو بنچینەی کە دایک و باوکەکە لەسەریان ینی پەروەردە کراوە لەسەری دایک و باوکەکە ئەبێ ڕوونیش بێ لە لای لە دوای مردنی خۆی هیچ شتێک یعنی فریای ناکەوێت ئیلا مناڵەکەی نەبێت سەدەقەیەکی جاریە بێ بووی یعنی ئەبێت تۆ بزانی هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتە ئەیکێ بە زەخیرەیەک بخۆت لەبەرەوە زۆر ئەبێ هەوڵی لەگەڵ بی کاتەکانی بۆ تەنزیمکە ئەسڵان بێ لاشی خۆشەویستکەی هانیشی بی ئەگەر حەزیشی لێ نەبوو بە کۆمەڵی هۆکار ئەوەندەی لا شیرین کە خۆی بڵێ حەزەکەم بچمەوە بە دەرسی قورئانەکەم تەسەوڕەکەم قسەژە فەرمووی هیچ کاریگەریەکی نەبێ لەسەر خوێندن. مامۆستا بەهار تا چۆنێک پێویستە ئەو خانمانەی کە زانستی شەرعیان لایە فێری زانستە شەرعیەکان بوون بیکەنە ئەرکێک لەسەر خۆیان کە وەکو بانگەوازێ بەکاری بێن و خانمانی دیکە هۆشار بکەنەوە. بەڵێ سوپاس بەخوای گەورە لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵی خانمی باش یعنی کە هەلومەرجێکی باشیان بۆ گونجاو لەناو کۆمەلگا بە گشتی و لەناو شاری سلێمانیەمەکە دانیشتوین بە تایبەتی باسیەکەین کۆمەڵە بانخوازی چاک هەیە کە ئەزانێت کە ئەمە واجبێکی شەرعیە لەسەرشانی یعنی هەر تەنها بشتێکی دانانە بڵم چوونە دەرەوەیەکە یا شت وەرگرتنیەکە بۆ خۆی نە ئەمە بە ئەرکێکی شەرعیدا ئەنێ لەسەر شانی خۆی کە پێویستەکە خۆی کۆمەڵە زانستی شەرعی بخوێنێت و بیگەێنێن بۆ لەبەرەوەی ئێستا ئێمە دانیشتون لێرا دوو خانمین ئەگەر کێشەیەکی خانمانە بێتە پێشەوە من و تۆ زیاتر لە یەکتری تێگەین و لەم کارانە تێگەین کە بۆ یەکتری گفتوگۆکەین باسیکەین وەک لەوەی لە دوو ڕەگیزی جیاواز لەبەرەوە خانمان ئەبێ بە واجبێکی شەرعی لەسەر شانی خۆیان دای برێن هەر ئەو حاڵەت و بابەتانی کە تۆ ئێخوێنیت لە بواری نوێژە عیبادەتە حەیضە نیفاسە کۆمەڵی میراتە کۆمەڵی بابەتی یا ئافرەتانەیە پێویستە کە خۆ دەیخوێنی لە کۆڕ و مەجالیس و لە کۆمەڵی خاڵی بڵین ترا کە بتوانی تۆ ئاراستی ئافرەتێکی بکەیت تۆ باشترە توانی بگەێنی ئافرەتەکە لای تۆ ئاسوودەترە لای تۆ باشتر ئەتوانێ وەریگرێ وەک لای مامۆستایەکی بەڕێزی پیاو لە ڕگەزێکی جیاواز لەبەرەوە پێویستە ضرورە واجبێکی شەرعیە یعنی ئەگەر بڵین بۆ نمونە ئەم کۆمەڵە خانمێک کە ئیسا ئەم
دعوە بانگاوازاکەن و بانخوازن لە سلەیمانیان نەبووایە ئێمە هەمومان لەسەرەوە تاوانبارە بووین کە نەمانەگەیانە شتە لەبەرەوە بێت جیل بە جیل خۆی بە ئەوە بزانێت کە تۆ واجبە لەسەر شانت بیگەێنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نافەرمێ گەر ئاەتێکیش بێ بیگەێنی لەبەرەوە ئەبێ بیگەێنی هەر لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئافرەتان وشیار بوون داوایان کرد و چونەتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوایان کردو ڕۆژێک بۆ ئێمەش بێ يعني ئێمەش فێری زانستی شەرعی بین ئەو تا خاتو عایشە دایکی ایمانداران ڕزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ گەورەترین فەقیه بووە گەورەترین کەس بووە کە زۆربەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گێڕاوەتەوە لە دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاوڵان زانابەرزەکان بۆ زۆر بابەتی ئاینی چون پرسوڕایان بەو کردووە يعني ئافرەت هەر ڕۆڵی هەبووە ئەو نەبێت ینی بوو بێ بەڵامی تر جاری وایە سەردەمەکانی گۆڕن بەس ئەبێ ئێمە الحەمدوللا ئێستا هۆشیارێکی زۆر هەیە و ئەبێ هەوڵی بۆ بین ڕۆژ بیانوو نەماوەتەوە بەڕاستی تۆ گەر نەتوانین بچی بۆ شوێنێکیش بە ئۆنلاین نەتوانی بەدەم ئیشکردنەوە چەندین خانممان بینیوە ئەتوانی ویانە لانی زانستی خۆیان زۆر دەوڵەمەند بکەن و سود لەو بابەتانە وەڵی زۆری ساوەسایلی زۆرە ینی بڵێن بۆ نمونە جارانی خەڵکێنە سیارەیەکی پێ نەبووسا سواز بەخوای گەورە زۆر خانم هەیە زۆر ینی هەمی سیاری پێیەت الحەمدوللا موبایل ئەنتەرنێت ینی کۆمەڵی حاڵەت هەیە ینی زۆر بڵێن وەسایلی دروست هەیە بۆ ئافرەت دەگەر بتوانێت لە کۆتا ئەگەر کۆتا قسەم بێ بڵێم بەڕاستی زانستی شەرعی وەکو ڕووناکیەک وایە یعنی بێ هەموو ئافرەتێک بزانێ زانستی شەرعی وەکو ڕووناکیەک وایە ڕێگەی دنیا و قیامەتە بە ڕۆشن نکاتەوە بەڕاستی ئەگەر تۆ ڕێگە و ڕۆشن نەبێ حتمما نەکەوێتە ناو چاڵ و هەڵدێر و شتانەوە بەڵام ئەگەر ڕێگاکەت ڕۆشن بێ زۆر بە دروستی ئەتوانی بڕۆی هەر کەسێکیش سێری کەن بلا حەزی کەن ئەگەر دەستی یابێتە خوێندن و بانگەوازکردن بۆ زانستی شەرعی خوای گەورە کەسایەتێکی بەهێز و کاریگەری هەیە دروست کردووە لە کۆمەڵگایە و کەسێک ینی جێی سەرنجە بۆ هەموو کەس و دەوروبەری دەستخۆش بێت سپاس بۆ بەهار محەممەد بانخواست کە لەگەڵمانە بن